بە سوپاسەوە گفتوگۆی تەوەری دۆم لەگەڵ میوانەکەم لە ناو ستۆدیۆیەکەم لەلایەن دەستگایەکی بەریتانی ڕانکینی ئەنجامدرا بە خۆشحاڵیەوە زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی لەسەر ئاستی عێراق وەک زانکۆکانی پۆلی تەکنیک پلەی دۆمی بەدەستێناوە و لە هەرێمی کوردستانیش پلەی یەکەمی بەدەستێناوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ با سوپاسەوە دکتۆر سەرهەنگ سەروە دیاریدەری سەرۆکی زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی بۆ کاروباری زاناستی لە ستۆدیۆیە. دکتۆر بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. باشتر بۆ ئێوە باشتر بۆ بینەرانی بەڕێزی شاشە جوانەکە کورسات. دکتۆر سەرتا بەناوی دەستگای میدیای کورساتەوە پیرۆزبایتان دەکەین بە هیوای پلەی زیاتر و داهێنانی زیاتر لە داهاتوودا. سپاس بۆ ئێوە و ئیشەڵایمەش هەر بەردەوامە بین لەسەرم بە هیوای ئینشاڵڵا. دکتۆر ئەم ڕانکینە لەلایەن چ دەستگایەکی بەڕێتانیەوە ئەنجام درراوە ئەگەر بۆمان باس بکەیت وردەکارێکی لە چ فۆرمێکە ئەم ڕانکینە ئەنجامەدرێت؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی لە جیهانە چەند دەستگایەک هەن بۆ ڕیزبەندیکردنی زانکۆکان بەپێی کۆمەڵێ پێوەەر دیارترینیان کە ژمارێکی زۆر لە زانکۆ جیهانیەکان بەشداریەکەن لە ناویشانە زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستانیش دەستگای تایمیز هایر ئێجوکیشنە. ئەم دەستگایە بنکە سەرەکیەکەی لە وڵاتی بەریتانیایە ساڵانە لە کاتێکی دیاریکراوە کۆمەڵێ داتا و کۆمەڵێ معایر بەکارەهێنێ بۆ هەڵسەنگاندنی زانکۆکان. وەکو زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی تقریبان بۆ لە ماوەی ئەم ساڵدا جگە لەم ڕانکینەی کە لە هەفتەی پێشوە ڕاگەیەندا ئەمە تقریبان 3 جۆر ڕانکینی تیش بۆ یەکەم جار بەشداریمان کرد و بە خۆشحاڵیەوە لە پلە باشەکانی هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی جیهانیش بوون. بەڵێ دکتۆر دەستگای تایمز هایر ئێجوکیشن چەند جۆر ڕانکین ئەکات؟ پرسیارێکی زۆر بەجێیە. ئەم دەستگایە کۆمەڵی ڕانکین ئەکات. هەندێک لەم ڕانکینانە پێوتە ڕانکینی ناوچەی. بۆ نمونە هەر زانکۆی لە زانکۆکانی عێراق کە بەشداری لەم ڕانکینە ئەکا ئۆتۆماتیکی ئەچێتە ناو ڕانکینی وڵاتانی عەرەبیەوە. واتە لە ناو وڵاتانی عەرەبیان ڕانکینێک دروست کراوە. ڕانکینی جیهانی هەیە. دیکە لەوە کاتە ئەوەی پۆلی تەکنیکی سلێمانی شەرچێتە زمنی ئەو زانکۆانی کە لە وڵاتانی عەرەبی. بەڵێ دکتۆر ئەمە تا چەند بەرپرسیارەتی ئێوە گەوراکە بۆی لە داهاتوودا توێژینەوەی زیاتر پانێڵی زیاتر ئەنجام بن؟ هەڵبەت بەژاریکردن لە هەر جۆرە ڕانکینەیە هەر دەستکەوتێک ئاسان نییە، کاری زۆری ئەوێ، بەڵام مانەوە لەو ئاستەشە ئەرکەکە زیاترە. بۆ ئێمە لە 2 ساڵی ڕابردووە بتەحدید کە هەریکە لەم داتانی کە ئەم زانکۆکان تەقدیمێکە هەڵبەت کە ئێستا باسی ڕانکینی ئێستا ئەەکەین ئەو داتانەی داتای ساڵی 2023 بەکار هاتووە و لە سەرەتای ساڵی 2024 داتاکان کۆکراوەتەوانێ لە زانکۆکان. بۆ زانکۆکان کۆمەڵێک ئەوەی کە وەکو وەڵامێ بۆ پرسیارەکەی جەناب بکات چنێ بەرپرسیارەتی زیاکە ئێمە بۆی بگەین ئەم ئاستە هەڵبەت خوێندنەوەیکی ورد و تێگەشتنمان کردو بۆ ئەو پێوارانەی کە لەم ڕیزبەندیانە بەکاریان سەرتا بێ خۆمان تێبگەین بزانین پێوەرەکان چین و خوێندنەوەکی وردی بۆ بکەین و دوای ئەوەش پلانێکی منیش بەنیاز بووم هەمان پرسیاری لێ بکەم ئەو باید زووتر لێ بکەم دکتۆر ببوورە فەرموو بەردەوام بە بەڵێجەکان. ئەو پێوەرانە بۆ ئەوەی تۆ بگەیتە هەرێکێ لەم جۆرە ڕیزبەندیانە کۆمەڵی پێوەەر هەیە کە ئەبێت تۆ ئەو پێوەرانە تیابێ. ڕاستە لەوانەیە داتا تەقدیم بکەی، بەڵام ئەگەر نەگەیتە ئاسی ئەو پێوەرانە بەشدار نابی لە ڕانکینەکەیە. پێوەرەکان چین دکتۆر؟ پێوەرەکان بە شێوەیەکی گشتی پێوەرەکان بە شێوەیەکی گشتی یەکەم بریتە لە فێرکردن کە باسی پێوەری فێرکردن دەکەین. هەڵبەت پێوەری فێرکردن خۆی چەند بەشێکی لێ ئەبێتەوانێ. ئەوەی کە مهمە بۆ هەرێکە لەم ڕیزبەندیانە ئەو کۆمەڵی معایری هەیە بۆ فێرکردن. بۆ نمونە ئایا سیستەمی خوێندنەکەت چۆنیە؟ بۆ نمونە لە زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی ئێمە لە ساڵی 2023-24وانێ سیستەمی خوێندنمان بۆ گۆڕی بە سیستەمێکی نوێی
تازە کە پێویترێ بۆلۆنیا پرۆسس کە ئەم سیستەمێکی زۆر مەقبولە. زانکۆی سلێمانی شەڵە نەبووم هەر هەمان سیستەمە. بەڵێ زانکۆی سلێمانیش بە هەمان سیستەمە. بەس زانکۆی پۆلیتەکنیکی من لە ساڵی 2023 تقریبان چونکە پێشتر نزیکە 1/3 ئەمە کاریگەری هەیە دکتۆر ئەم سیستەمە بۆ ئەوەی کە تۆ لە ڕاکینە پلەکان بەرەوسەرەوە بەتاکید یەکێ لەو پێوەرانەی کە وت باس بکە کە تقریبان 1/3 نمرەی ڕیزبەندەکانی لەسرە بریتە لە چۆنێتی فێرکردن. هەڵبەت گۆڕینی سیستەمی خوێندن ئاسان نییە، بەڵام گۆڕینی سیستەمی خوێندن بۆ سیستەمێکی مۆدرێن کە لەگەڵ پێوەرە نێودەوڵاتەکانە بێتوانێت کە لەگەڵ وڵاتانی ئەوروپی ئەمریکا بێتوانێت کە هاوکار بێ بۆ ئەوەی خوێندکارێک هەرێکە لەم زانکۆوانەی ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە بڕوانامەیە وەرەک دەگرێت ئەم گۆڕینی سیستەمە زۆ گرنگە بۆ ئەوەی بتوانین مەعادلەی پێ بکات، بۆ ئەوی بتوانێت لە وڵاتانی پێشکەوتووە بتوانن ئەم جۆرە بڕوانامەیە بخوێنەوە. ئەمە یەکێکە لە پێوەرە هەرە گرنگەکان. پێوەرێکی تریان بریتە لە هەر لە ناو فێرکردنە بریتە لە ژمارەی ستافی ئەکادیمی. ئایا چەند ستافی ئەکادیمیت هەیە بەرامبەر خوێندکار؟ تۆ بۆ هەر جۆرە خوێندنێک بە تایبەتی لە خوێندنە تەکنیکیەکانە ستاف ئەکادیمیەکان هەتا زیاتر بن باشترن. بۆ نمونە لەم 2 ساڵی ڕابردووە وەکو زانکۆ توانیمانە کەشوهایەکی وا دروستکەین کە بتوانین لە ماوەی ساڵی یەکەمدا لە 125 ستافی ئەکادیمی زیاکەین. هەڵبەت تۆ هەتا ستافی ئەکادیمی هەر زانکۆی ستافی ئەکادیمی بەرامبەر بە ژمارەی خوێندکارەکەی زیاتر بێ، مانە وایە کوالیتی چۆنێتی نەوعیەتی ئەو فێرکردنەی کە ئەیرێ بە خوێندکار باشترە. بەڵێ ئەمە یەکێکە بڵین لە پێوەرەکان کە زۆ احتیمای پێدرا. هەڵبەت دوو پێوەری زۆ گرنگتریشن کە ئەویش بریتە لە نەوعیەتی ئەو توێژینەوانەی کە زانکۆکان ئەیکەن و دووەمیشان بریتە لە دروستکردنی ژینگەیەکی توێژینەوەیە لە زانکۆیە کە باسی دروستکردنی ژینگەیەکی توێژینەوە دەکەین. هەڵبەت کۆمەڵی فاکتەری زۆ دەگرێتەوە. وەکو وتم ئێمە ئەو فاکتەرانە هەرێکە لەو پێوەرانە بە وردی خوێندومانەتوانێت زۆ بە وردی لە ساڵی 2023 کارمان لەسەر کردبوو بۆ ئەوەی کاتێک کە تۆ تەقدیمی ئەم داتایە ناکەی ئەو کاتە تا ڕادێکی زۆر دڵنیاییکی باشت هەیە کە تۆ بەشدارە بی لەو ڕانکینەیە. بەڵێ دکتۆر لایانی ئیداری هونەری میدیا یاخود توێژینەوەکان ئەمانە پۆینتیان لەسرە بۆ ئەم ڕانکینانە؟ بەتاکید یەکێک لە جۆرەکانی ڕانکین کە پێوترێ فاکتەری کاریگەری ڕانکین کە ئێمە لە هەر لە ساڵی لەم ساڵە لە 2000 لە مانگی 6 بەشداریمان کردبوو هەر لەلایەن هەمان دەستگاوە بەڕێوەچە بریتە لە فاکتەری کاریگەری ڕانکینی پێڵەن. ئەم فاکتەری کاریگەری ڕانکینە هەڵسەنگاندن بۆ زانکۆکانەکە بە کۆمەڵێ پێوەەر جگە لە توێژینەوە زانکۆکان بە کۆمەڵێ پێوەری کە پێوەڵترێ ئامانجەکانی پەرەپێدانی بەردەوام کە لەلایەن نەتەوەی گورتوەکانەوە داڕێژراوە بەو پێوەرانە هەڵسەنگاندنێ بۆکە. هەرێکێ لەم پێوەرانە زانکۆکان ناچار دەکا خزمەتی کۆمەڵگەکەی خۆی بکە. بۆ نمونە پرسیار دەکا کە ئایا وەکو زانکۆ تۆ چەندێک وعی سەقافیت بڵاو کردوێتە وەکو لە هەواڵەکەی پێشووتری خۆتا دژی گەندەڵی. ئەمە ئەرکی زانکۆیە وعی سەقافی بڵاو کاتەوانێت دژی گەندەڵی لە ڕووە ئەکادیمیەکەی. ئایا ئەرکی زانکۆیە بۆ نمونە بتوانێت حلول بۆ ئەم کێشانە کە بڵین بەڕێزت لە بەرنمەیەکە باز دەکرێت ئێمە مامۆسای پسپۆرمان هەلەیە. ئایا ئێمە وەکو زانکۆ چ نێتوانیمانە حلول بن بۆ ئەم کێشانە کە کۆمەڵگاکە تایەتی. پۆینتی وەکو جوابێ بۆ وەڵامێ بۆ پرسیارەکەی جەنابێ ڕەبتی زانکۆ بۆ خزمەتی کۆمەڵگەکەی خۆی یەکێکە لە هەر فاکتەرەکان کە هەم لە ڕانکینی ئەم ڕانکینی کە ئێستا باسمانکە ڕانکینی وڵاتانی عەرەبیە نمرەیەکی باشی لەسرە و هەمیش زانکۆکان وەکو پێم وتی ڕانکینێکی تریش هەیە هەڵسەنگاندنی پێکا کە زانکۆکان ناچارەکان لە خزمەتی کۆمەڵگەکەی خۆیان بن بۆ هەرێکە لەو ئامانجانەی کە بڵین نەتەوەیە گورتوەکان بۆ زانکۆکان دایناوە. بەڵێ باسی خزمەتی کۆمەڵگات کرد دکتۆر. ئەم ڕانکینە کە ئێوە بە خۆشحاڵی وەک پێشتر باسمان کرد لەسەر ئاسی زانکۆی پۆلیتەکنیک لەسەر ئاسی عێراق پلەی دوم تامە دەستێناوە لە هەرێمی کوردستان پلەیە. ئەمە تا چەند لە داهاتوە ڕکابەری دروست دەکات لە نێوان زانکۆکانی کوردستان کە دوجار لە بەرژەوەندی خوێندکار و لایانی ئەکادیمی بێ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەم ڕکابەریە؟ هەڵبەت هەموو ڕیزبەندیەک کە ئەکرێت
جۆرە لە ڕکابی دروستەکە بەڵام ڕکابەرێکی لەسەر کۆمەڵێ شتی باش و لەسەر کۆمەڵێ دوجار لە بەرژەوەندی بزەبن لە بەرژەوەندی خوێندکارادا خۆی ئامانجی ئەم ڕیزبندیانە بە شێوەیەکی گشتی بەتابەتی تایمز هایر ئێجوکیشن دوو ئامانجی سەرەکی هەیە بۆ هەر ڕیزبندیەکە ئەکرێ یەکەم بەرچاوڕوونیەک دەدا بە خوێندکار بۆ ئەوەی سربەست بێ لە چ زانکۆیەک دەخوێنێت بۆ نمونە خوێندکارێکە ئەوێ لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بخوێنێ گرنگە بۆ ئەو خوێندکارە پێشەوەی وەکو خوێندنی بەرایی بە کەلورێز بخوێنێ یا خوێندنی باڵا بخوێنێ بزانێ ئایا ئاستی ئەم زانکۆیە لەسەر ئاستی وڵاتانی عالەم چۆنە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی چۆنە لەسەر ئاستی عراق چۆنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمە مافێکی سەرەتایی هەموو کەسێکە خوێندکارێکە کە ئەوێ خوێندن بخوێنێت ئایا لەسەر ئاستی خوێندنی بەرایی بێ و لەسەر ئاستی خوێندنی باڵاش بێت ئەرکێکی تری ئەم جۆرە ڕانکینەنە و ئامانجێکی تری ئەم جۆرە ڕانکینە بریتە لەوەی کە کۆمەڵێ مەعایر دائەنێ بۆ زانکۆکان کە ناچاریان ئەگا بەو کۆمەڵە مەعایرانە خزمەتی کۆمەڵگەکەی خۆی بکەن خزمەتی خوێندکارەکانی خۆیان پابند بن و ئەگەر نا لە ڕیزبندیەکانە دیتە خوارەوە و ئەگەر نا لەوانەیە دەربکرێت. بەڵێ دکتۆر بەشداریکردن لەم ڕانکینانە یاخود بەدەستێنانی ئەم پلەیە تا چەند کاریگەریە بێ لەسەرەوەی کە بۆ نمونە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆنتاکت هەماهەنگی لەگەڵ زانکۆ جیهانی ناسراوەکان دروستکات ئەزمموی زانستی و ئەکادیمی ئاڵوگۆڕ کرێ بۆ نمونە خوێندکاران توێژینەوەکانیان بەتەنێر نەمزانکۆیانە تا چەند ئەمە کاریگەریە بێت لەسەر ئەم پرۆسەیە. یەکێکی تر لەو پێوەرانەی کە هەر دەستگای خۆی بەکارهێنێ بریتە لە بەنێودەوڵەتیکردن لەناو بەنێودەوڵەتیکردنە کۆمەڵی فاکتەری وردی لێ ئەبێتوانێ یەکێ لەوانە بریتە لەوەی کە ئەم زانکۆیە چەندێ ستافی ئەکادیمی نێودەوڵەتی تایە چەندێ خوێندکاری نێودەوڵەتی تێدایە و چەندێ توێژینەوەکانیان لەگەڵ ستافی ئەکادیمی زانکۆ نێودەوڵەتەکان ناکراوە و ئایا چەندێ ئەم زانکۆیە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوچەیی ناسەدراوە هەڵبەت تۆ ئەگەر ئەم پێوەرە جێبەجێ بکەی لەو خاڵەیە لەو پێوەر ئەو ژمارەی کە ئەو پێوەرە لەسەرەتی نمری بەرزتر بەدەسەهێنی واتە بوونی بەنێودەوڵەتیکردنی زانکۆ خۆی بە خۆی پێوەرێکە ینی تۆ بخۆت ناچاری بەو پێوەرانە هەم توێژینەوەی نێودەوڵەتی بکەی هەم ئەو توێژینەوانەی کە ئەیکرێ بریتی بە لە جۆرێ لە تۆژینەوە کە هەماهەنگیەک هەبێت لە نێوان تۆ وڵاتانی پێشکەوتووە لە نێوان زانکۆ گەورەکانە و هەندێک هەتا چەند ئەم پێوەرانە ئەم خاڵانە زیاتر بێ تۆ لەو پێوەرەیە نمرەی باشە بەدەسەهێنی واتە لە کۆتایی ڕۆژەکەیە تۆ بە کۆمەڵی پێوەرەوە بەسراوی کە بێ بەشدار بیتایە و هەموو شوێنە و پێوەرانە پێوەرێکی تا ڕادەیەک ئەرکی زانکۆیە لە ڕاستیدا. بەڵێ دکتۆر دووبارە بەنای خۆم و دەستگای میدیای کورساتەوە پیرۆزباییتان لە یەکەم بە هیوای سەرکەوتنی زیاتر لە بواری زانستی و ئەکادیمیدا. سپاس بۆ ئێوە پیرۆزبایی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی خۆشم لە مامۆستایان لە فەرمانبەران لە خوێندکاران بۆ هیوایی لە ساڵانی داهاتوودا لی باشتر و ئاسی باشتر پێشکەشی زانکۆی. دکتۆر سەرنگ سەروەت یاریدەدەری سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ کاروباری زانستی سوپاس کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن دووبارە. سپاس بۆ ئێوەش.